بەڕێزان لافیتەکە لێرە هەڵواسرا بوو ئەوە شوێنی لافیتەکەیە بەڵام باس لەو تابلۆیە دەکات کە ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری بۆ پێشوازی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت لە دەروازەی قەزای هەریر هەڵیواسی بوو. لە درانجی شەوە لێکراینەوە. تابلۆکە 24 کاتژمێر بەسەر هەڵواسینی تێنەپەڕیوە کە دەستێکی نادیار و تێکدەر لای بردووە. شوێنی دیارە لە ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری بە بۆنەی یادی لەدایکبوونی مەولودی پێغەمبەر فەخری کائینات صلی الله علیه وسلم هەڵساین بە ئامادەکردنی پۆستەرێکی سێ بەچار بە ئامادەکردنی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ پێشوازیکردن لە یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام 24 کاتژمێر بەسەری تێنەپەڕی دەستێکی ڕەش لە شەوێکی ڕەش و تاریکدا بە کۆسەرە هەڵسان لافیتەکەیان لا بردوونیان هێشت. مامۆستایەکی ئاینی دەڵێت وەستانەوە دژی فەرمودەی پێغەمبەر و دڕاندنی و ڕێگەنەدان بە بڵاوکردنەوەی ماڵوێرانیە بۆیان لە قیامەتیش باجی قورس دەدەن. ئەگەر دەسەڵاتداران ئەو شتە بکەن ئەوە هەمان ئەو ئیشەیە کە کیسرا و پاشای ڕۆمەکان کە نامەی پێغەمبەریان لە بۆ چوو صلی الله علیه وسلم دەیاندڕاند و فڕیان دەدا ئەوە ئەگەر ڕازینە خۆیان وەکوان تەشبیه بکەن ئەو خەتەرێکی زۆر گەورەی و ماڵوێرانیە بۆوان وەک چۆن تەخت و دەسەڵاتی ئەوان نەما ئەوەش بە زووی نامینی گەمەکردن و یاریکردن و سوکاتیکردن بە ناوی خوا بە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخود بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئاەتی قورئان بە یەک لە پیرۆزی و ثەوابتی ئیسلام خوای گەورە فەرمی هیچ عوزران مەینۆ لە ڕۆژە قیامەتە ئەوە کافر بوونە. ئینسانش کە کافر بوو ئەوە پەنا بە خوای گەورە ئەوە دژمنایەتی لەگەڵ خوا ڕاگەیاندووە. هاوڵاتیەکی هەریر دەڵێت خەڵکی هەریر پێغەمبەردۆستن و نیگەرانن لەوەی ئەو دەستەڕەشەوە هاکارێکی کردووە لە پێشوازی یادی لەدایکبوونی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێ. ئێمە وەکو موسڵمان بەکارێکی ناشرینی دەزانین بەڕاستی وەکو خۆشمەکە و هاوڵاتیان شارۆچکە هەریر بە ئێمە دیارە شتێکی ناخۆش و بەحەقەت پێ دڵتەنگ و دڵگران بووین. کۆمەڵی دادگەری کوردستان بە هەڵواسینی تابلۆ و فلێکسی خەبارە گەورە و نووسینی فەرمودە لەسەری لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان پێشوازی لە یادی لەدایکبوونی پێغەمبەر کرد درود و سەلامی خوای لەسەر بێ. بەڵام لە قەزای هەریری سەر بە پارێزگای هەولێر کەسانێکی نەناسراو بە شێوازێکی ترسنۆکانە و لە نیوە شەودا فلێکسەکانیان بە فەرمودەکانی شەوە لابرد. لە ئێستاشدا ئیدارە و کاربەدەستانی قەزاکە لە بەردەم بەرپرسیارەتی ئاشکراکردنی ئەو دەستەدان کە ذاتی ئەوە دەکات فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بدڕێنێت و لە خەڵکی بشارێتەوە. خۆشەویستترین کەس لای خوای گەورە بە سووترینیانە بۆ خەڵک. ئەمە ئەو فەرمودەیە بوو کە ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری لە دەروازەی شار بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵیان واسی بوو. بەڵام فلێکسەکە 24 کاتژمێری بەسەردا تێنەپەڕی و لەلایەن دەستێکی نادیارەوە بە کۆسەرە بە تەواویتی بردراوەتەوە و بردراوە. ئازاد و مراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای هەریر.